یەکێ پرسیار دەکا خۆشەویستانم ئەهلی ئیمان و مزگەوت یەکێ پرسیار دەکا باشە بۆچی من دەبێت لە ژیانە هەر خۆش نەژیم لەبەر چوار خاڵ عەرزت دەکەم کە دەبێت لە دنیادا هەم خۆشی هەبێ هەم ناخۆشی هەبێ یەکەمیان بەهێزمان دەکەن ئەم ناخۆشیانە ئینسان ئەگەر هەمیشە لە دەوری قەڵەباڵغی هەبێ و لە باوەشی دایک و باوکیا بێ و لە ناو خێزانەکەی خۆیدا بێ دڵنیابن کەسێکی لاواز دەردەچێ بۆیە هەموو ئەوانەی کە ڕۆژگارێک بە تەنیا دەژین دەچنە غوربەت بۆ خوێندن بێ بۆ کاسبی بێ بێ دایک و باوک دەمێننەوە بێ کەس و کار دەمێننەوە ئەوانە کەسانی قارەمان و مەردیان لێ دەردەچێ هەموو دابڕانێک لە کەس و کارت بۆ هەر مەبەستێکی خێر بێ هێزێکت پێ دەبەخشێ هەرچەند لە دەروونەوە ناڕەحەتت دەکا حتا تەنانەت باڵندەکان بەڕێزان ئەگەر سەیری ژیانیان بکەی کاتێ بەچکەکانیان پێدەگەن دووریان دەخەنەوە لە خۆیان خواردنیان بەدەمەوە ناکەن ئەڵێ خۆت هەوڵ بدە تازە تەواو پشت بە من مەبەستە هەموو دابڕانێک لە خێزانەکەت دوورکەوتنەوە لە خۆشەویستانت هەموو خەمێک کە ئینسان هەموو ژیانی هەرخۆشی بێ بەرگەی یەک نیگەرانی ناگرێ بەڵام کاتێک کە تۆ لە ژیانە کۆمەڵێک سەختی دێتەڕێت و بەرگەت گرتووە بەهێزت دەکا ئەگەر ئینسان لە ژیانیان نەخۆش نەکەوێ بەرگەی یەک هەڵامەت ناگرێ بەرگەری جەستی نەماوە بەڵام کاتێک کە جاروبار نەخۆش دەکەوی بەرگری جەستت دێتەوە شوێنی خۆی بەرگری ئازارە گەورەکان دەگری بۆیە هەموو نەخۆشیەک هەموو خەمێک کە دڵ لە دڵ و دەروونت دەکا هەموو دوورکەوتنەوەیەک لە ئازیز و خۆشەویستان و بەتەنیا ژیانێک بەهێزت دەکا ئەوە خاڵی یەکەم دووەمیان پاڵمان پێوە دەنێن بۆ گەیشتن بە ئامانجەکانمان ئەگەر نەخۆشی نەبوویایە هەرگیز زانستی پزیشکی دروست نەدەبوو دەرمانسازی دروست نەدەبوو پشکنین و تاقیگا ئەو هەموو عیلمە دروست نەدەبوو ئەگە بێت و خەمباری نەبوویایە ئەو هەموو زانستی دەروون ناسیەکە دەخوێندرێ و کتێبی لەسەر دەنووسرێ دروست نەدەبوو ئەگەر جیابوونەوە لە خۆشەویستان نەبوویایە ئینسان هەوڵی نەدەدا ماڵ و خانەیەک بۆ خۆی پێکەوەنی و اعتیماد بکاتە سەر خۆی کەواتە ناڕەحەتیەکان دەمانگەیەنن بە ئامانجەکان سێمیان کەفارەتی گوناهەکانمانە ئێمەی بەندە گوناه زۆر دەکەین لەسەر زەویدا هەموو ئەو ناڕەحەتی و نەخۆشی و خەمانە بەشێک لە گوناهەکانمان بەویستی خوا لە کۆڵ دەکەنەوە چوارەمیان ئەجری قیامەتمانن ئێمە دڵمان خۆشە بەویستی خوا ئەهلی ئیمان هەمووی جێگامان بەهەشتە بەڵام لە بەهەشتا جاری وایە عیبادەتەکانمان ئەوەندە کە من پێی ناگەین بەو پلەبەرزەی کە خوا دەیەوێ پێی بگەین بەهۆی ئەو ناڕەحەتیانەوە ئینشاءالله پلەمان لە بەهەشتا پێی بەرز دەبێتەوە دەچێت ئەو ئاستەی کەوا خوای گەورە بۆی داناوی و عەمەلەکانی خۆت پێی نەگەیشتووە جا تا ئێرە ئەوە هەمومان کۆکین لەسەری کە ئینسان ژیان بەرزی و نزمی تێدایە دڵخۆشی و دڵناڕەحەتی لەش ساغی و نەخۆشی بەیەکەوە بوون و لێک جیابوونەوە و دڵ ناڕەحەتی بە دووری یەکتر و خۆشەویستانت لە یەکتر